الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على حبيب رب العالمين محمد خاتم النبيين وسيد المرسلين وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 29 لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. ناونیشانی ئەم ئاڵقەیەمان بەم شێوەیە: وەرگرتنی زانیاری و حکمت و ئەزمموی بەسوود لە هەر کەسولایەکەوە بێ و خۆ دوورگرتن لە داخراوی و دەمارگیری. سەرەتا ئەمە تۆزێک ڕوون دەکەمەوە مەبەستمان چییە لەوە کە زانیاری و حکمت و کردار و ئەزمموی بەسوود لە هەر کەسولایەکەوە بێ وەری بگرین بەبێ ئەوەی سەرنجدەی چێە و چ لایەکە و خۆشمان دوور بگرین لە داخراوی دەمارگیری. مەبەستمانەوەیە بێگومان مسلمانی ڕاست و ساخ هەمیشە بە دوای زانیاری زیاتردا دەگەڕێ، بە دوای شارەزایی باشتردا دەگەڕێ و بە دوای ئەوەدا دەگەڕێ کە بە عەقڵی خەڵک خۆی دەوڵەمەند کە، بە زانیاری خەڵک خۆی دەوڵەمەند کە، بە ئەزمموی خەڵک خۆی بەهێزتر و بە پێستر کە. و مسلمانی ڕاست و ساخ کەسێکە خۆی دەپارێزێ لەوە کە بەوەندە زانیاریەی هەیەی سەرقاپ لەسەر خۆی داخە بڵێ چی دیکەم ناوێ، و بەوەندە شارەزایی هەیەی خۆی بە بێنیاز بزانێ لە زانیاری و شارەزایی و ئەزمموی خەڵکی دیکە. بۆچی؟ خوا سوبحانە و تەعالا تەنیا خۆی زانیاری ڕەهای لایە و تەنیا خۆی حکمەتی ڕەهای لایە و تەنیا خۆی سوبحانە و تەعالا دەسەڵاتی ڕەهای لایە. بەڵام ئەوانی دیکە هەمویان ئەگەر فریشتەکانن، ئەگەر پێغەمبەرانن سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ، ئەگەر دۆستانی خوان لە مرۆڤ و لە جند، هەموو ئەوانە بەشێک لە زانیاری، بەشێک لە حکمت، بەشێک لە شارەزاییان پێدراوە. بەڵام ئەوەی کە هەموو شتێک دەزانێ، هەموو شتێک دەتوانێ و حکمەتەکەی هەموو شتێکی گرتوێتەوە تەنیا یەکێکەویش خوایە سوبحانە و تەعالا. بۆیە ئینسانی عاقڵ هەرگیز بەوەندە عقل و تێگەیشتنە هەیەی ئیکتیفا ناکە و واز ناهێنێ، بەڵکو هەوڵ دەدا بە عقلی خەڵک عقلی خۆی دەوڵەمەندکە، و بەوەندە زانیاریەی هەیەی واز ناهێنێ، بەڵکو هەوڵ دەدا بەوە دەستێنانی زانیاری کەسانی دیکە زانیاری خۆی زیادکە و بە حکمەتی خەڵکی دیکە خۆی داناتر و لێزانترکە و بە ئەزمموی خەڵکی دیکە خۆی بەهێز و پێسترکە. کەم و کوڕیەکانی کە خەڵک تووشیان بووە ئەو پندیان لێ وەردەگرێ. ئەسەعید من اتعظ بغیره، بەختەوەر کەسێک کە پند لە غەیری خۆی وەربگرێ. ئەمە چەم کوواتای ئەم بنەمایە. بەرهەم و شوێنەواری ئەم بنەمایش بریتێ لەوە کە مرۆڤی مسلمان بەردەوام خەریک دەبێت زانیاری زیاتر وەدەستبێنێ. وەکو خوا سوبحانە و تەعالا بە پێغەمبەری خاتەمی فەرمووە صلی الله عليه وآله وسلم لە سوورەتی طاهادا: وەقل رەبی زیدنی علما، بڵێ پەروەردگارم زانیاریم بۆ زیادکە. کە خوا ئەو فەرمانەی بە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم لە سوورەتی طاهادا کە سوورەتێکی مەککەییە، هیچ شتێک خوا بە پێغەمبەری نەفەرمووە عەلەیهی سەڵات وسەلام، فەرمانی پێ نەکردو، پێی ئەرەگدار نەکردو مەگەر جێبەجێ کردو بە باشتری شێوە. کەواتە بەردەوام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمیوتی: رەبی زیدنی علما، پەروەردگارم خاوەنی من بەخێوکەر و ژێنەرم زانیاریم بۆ زیادکە، شارەزاییم بۆ زیادکە. هەروەها خوا سوبحانە و تەعالا لە سوورەتی محەممەدا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام: فەعلەم ئەنەه لا ئیلاهە ئیلا الله، بزانە کە جگە لە خوا پەرستراوێکی دیکە نییە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زانیوێتی، بەڵام زانیاریش پلەپلەیە، زیاتر بزانە، با زانیاریەکەت قوڵتر بێ، فراوانتر بێ، تۆختر بێ. کەواتە ئەگەر پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کە گومانی تێدا نیە لە نێو مرۆڤایەتیدا پێغەمبەران
هەمووانن لە هەموو مرۆڤەکان زاناتر بوون لە هەمووان شارەزاتر بوون لە هەمووان ڕەوش جوانتر بوون لە هەمووان هەموو شتێکی باشیان زیاتر بووە قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى بڵێ ستایش بۆ خوا و سەلام لەو بەندانەی بێ کە هەڵی بژاردوون خوا پێغەمبەرانی بۆی هەڵبژاردوون عليهم الصلاة والسلام لەبەرەوەی لە خەڵک چاکتر بوون جارێ پێشەوەی وەحیان بۆ بێ معدەنیان پاکتر بووە زکماکیان ساغتر بووە عەقڵیان گەورەتر و فراوانتر بووە ڕەوشتیان جوانتر بووە پێشەوەی وەحیان بۆ بێ دوای وەکە وەحیشیان بۆ هاتووە وەکو خوا دەفەرمێ نور على نور ئەو وەحیەش گومانی تێدا نییە کە زیاتر ڕاستی کردوون پاکی کردوون چاکی کردوون و ئەو شتانش کە لە ڕێی وەحیەوە نەبێ نازاندرێ خوا فێری کردوون ئەنجا ئەگەر پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کە سەروەری پێغەمبەرانە کۆتایی پێغەمبەرانە تەواوکەری کاری پێغەمبەرانە پێویستی بەوە بوو بێ داوا لە خوا بکە پەروەردگارم زانیاریم بۆ زیادکە گومانی تێدا نییە کە غەیری پێغەمبەر عليه الصلاة والسلام ئاتاژترن بەوە زیاتر پێویستیان بەوە هەیە داوا لە پەروەردگاریان بکەن زانیاریان بۆ زیادکە و لەگەڵ داواکردنەکەشدا هەوڵیش بدەن با تەماشای ئەم دوو ئاەتە بە پێزە بکەین لە سوورەتی الزمر ئاەتی 17 خوا سبحانه وتعالى دەفەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب بپێغەمبەری خاتەم دەفەرمێ صلى الله عليه وآله وسلم دەجا تۆ موژدە بدە بە بەندەکانم فبشر عبادي یایەکە قرتێنراوە کە سرە لە شوێنی دانیشتووە موژدە بدە بە بەندەکانم چێن بەندەکانی خوا کە موژدەیان پێ بدرێ الذين يستمعون القول فيتبعون أحسنه ئەوانەی گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن چونکە القول ئەلیف و لامی ناساندنی لەسرە مەبەست پێ تێکڕای قسانە جینسی قسان ئەو بەندانم کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن بۆ هەموو قسەکان دەگرن بەڵام فيتبعون أحسنه شوێن باشترینی دەکەون کام قسەیە باشترە چاکترە شوێن ئەو قسەیە دەکەون ئەوە تەبەنی دەکەن أولئك الذين هداهم الله ئەوانن کە خوا ڕاستەڕێی کردوون وأولئك هم أولو الألباب ئەوانن خاوەن عەقڵان خاوەن عەقڵ ئەو کەسەیە گوێ بە هەموو قسەیەک دەگرێ و بە جوانی گوێ دەگرێ بۆی وەری بگرێ و پاشان تەماشای دەکا ئەو قسانە کە بیستونی کامیان لە هەمووان چاکترە شوێن ئەوەیان دەکەوێت ئەویان تەبەنی دەکا بۆیە زانایانی ئیسلام بنچینەیەکیان داناوە دەڵێن انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال تەماشا بکە چی گوتراوە تەماشا مەکە چێ گوتوویەتی هەروەها ئەم دەقەش دێنین کە الترمذي لە سونەنی خۆیدا هێناویەتی و سەرەدەکەشی بە باش داناوە بەڵام هەندێک لە زانایان دەڵێن لە ڕووی سەنەدەکەیەوە تەواو نییە بەڵام بە تاکید نییە ڕۆکەکەی ڕاست و ڕێک و بێگرێ گۆڵە ئەویش ئەوەیە دەفەرمێ الحکمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو حق بها حکمت ونبووی بڕوادارە لێ ون بووە لە هەر شوێنەی بی دۆزێتەوە لە هەموو کەس پێی شایستەترە حکمت وەکو جاری کەس باسمان کردووە بە کوردی بە کارامەیی و دانایی و لێزانی دەتوانین مانای بکەین بەڵام بە سەرنجدانی ئاەتەکانی قورئان بە تایبەت ئاەتەکانی سوورەتی الئیسراء لەو شوێنەوە کە دەست پێ دەکا وقضى ربك ألا تعبدوا إلا إياه هەتا ئەو شوێنەی کە دەفەرمێ ذلك مما أوحى إليك ربك من الحكمة ولا تجعل مع الله إلها آخر فتلقى في جهنم ملوما مدحورا لەوێ وەتاوێ خوا سبحانه وتعالى 24 خەسڵەتی هێناون دوازەیان باشن دوازەیان خراپن دوازەیان لە گوناحە گەورەکان و خوو خدە خراپەکانن دوازەشیان لە ئەرکە شەرعیەکان و سیفەتە بەرز و پەسەدەکانن ئەمجا خوا دەفەرمێ ذلك مما أوحى إليك ربك من الحكمة ئەو حکمەتەیە کە پەروەردگارت بۆی ناردووی کەواتە حکمت یعنی چی حکمت یعنی خۆ بژارکردن لە سیفەتە خراپەکان خۆڕازان و بە سیفەتە بەرز و پەسەد و چاکەکان ئەمە معنای حکمەتە بەپێی ئەوە کە لە قورئاندا هاتووە بەڵام زانایان وەکو کورتکردنەوەی پێناسەی حکمت گوتویانە الحکمة
الإصابة علما وعملا حكمة بريتيل لبيكان لنشاندان لروي زانياريو لروي كردووا ياخذ قوتيانا الإصابة في القول والعمل بريتيل لبيكان لنشاندان لبواري قصو لبواري كردووا بەڵام بەتەکید حکمت بە معنای سنت نییە هەرچەند زۆرێک لە ڕوونکەروانی قورآن ئەوەیان گوتووە بەڵام بە سەرنجدانی ئاەتەکانی قورآن بۆمان دەرکەوت کە حکمت بە معنای سنت نییە چونکە کە شافعی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی ئەڕیسالە داوای گوتووە و زۆرێک لە ڕوونکەروانی قورآنش بە دوایدا چوون بەڵام ڕاستیەکەی ئەوە نییە چونکە ئێمە دەبینین پیاوێکی وەکو لوقمان کە پێغەمبەر نەبووە خوا دەفەرمێوە لەقەد ئاتەینا لوقمان الحکمە ئێمە حکمتمان بە لوقمان دابوو خۆ کە پێغەمبەر نەبێ معنای سنت و ڕێوشوێنێکی نییە کە ناوی لێبەندری حکمت هەروەها خوا دەفەرمێ ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا کەواتە حکمت بەغێری پێغەمبەرانیش دەدرێ لە سوورەتی ئەلبەقەرەدا وا دەفەرمێ لە سیاقی و لە ڕەوتێکدا کە باسی ماڵبەخشین دەکا کە چۆن ماڵ و سامان خەرج بکرێ بۆ بەخشی لە پێناوی خوادا دوایی دەفەرمێ ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا هەر کەسێ حکمەتی پێدرا بێ خێریکی زۆری پێدراوە هەروەها لە زۆر شوێنی کەشدا لە قورئاندا وشەی حکمت هاتووە کە ناتوانین بڵێن مەبەست پێ ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم گومانی تێدا نییە کە ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام وا لە مرۆڤ دەکا حەکیم بێ و لێزان بێ و کارامە بێ و ڕازاو بێ بە ڕەوشتە جوانەکان و وەبژارکرا و پاکراوە بێ لە سیفەتە خراپەکان هیچ گومانی تێدا نییە بەڵام لەو سیاقانەیدا کە خوا لە سوار شوێندا باسی چوار ئەرکەکەی پێغەمبەر دەکا عليه الصلاة والسلام يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة لێرەدا نە کتاب بە معنای قورئان و نە حکمەتیش بە معنای ڕێباز و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە پێشی باسی خوێنەوەی ئاەتەکانی کردو يتلو عليهم آياته ئاەتەکانی بەسەردا دەخوێنێتەوە کەواتەوە قورئان دوایی دەفەرمەوە يزكيهم واتە پاک و چاکیان دەکا لە ئەنجامی خوێنەوەی ئاەتەکان بەسەریاندا کارێک لەگەڵ ئاەتەکان دەکەن لە صفەتی خراپ پاک دەبنەوە بە صفەتی چاک دەڕازێنەوە ئەمجا ويعلمهم الكتاب کتاب لێرەدا بە معنای بەرنامە دێت حەڵاڵ و حەرام دێت ئەمر و نەهی دێت یاساکانی شریعەتیان فێر دەکا والحکمە حکمەتیشیان فێر دەکا واتە لێزانی و دانایی و وەستایی کە یاساکانی شریعەت چۆن پیادە بکەن یاخود حکمەتیان فێر دەکا واتە ئەدەب و ڕەوشتە بەرزەکانیان فێر دەکا هەروەها لە خوخدە خراپەکان ئاگاداریان دەکات و کە خوان لێ دوور بگرن بۆیە الحکمة ضالة المؤمن حکمت ونبووی بڕوادارە فحيثما وجدها فهو أحق بها لە هەر شوێنی بێدۆزێتەوە لە هەموو کەس پێی شایستەترە چێ لە بڕوادار شایستەترە بەوەی کە حەکیم و دانا و کارزان بێ و حکمت لە هەر شوێنێکەوە دەستی کەوێ لە هەموو کەس پێی شایستەترە و وەکو کەسێک کەشتێکی لێون بۆ بە دوایدا دەگەڕێ ئاوا بە دوای حکمتدا دەگەڕێ و لە هەندێک شوێنەواران داهاتووە اطلب العلم ولو بالصين داوای زانست بکەن ئەگەر لە چینیش بێت ئەو کاتە دیارە چین وڵاتێکی کافرستان بۆ ئێستاش زۆرینەی هەر زۆری هەروایە بەڵام مانەوە زانیاری ئەگەر لە سینیش بێ هەڵبەتە بەناڵەمەوە فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام شوێنەوارێکە و گەرزانیانیش گوت بێتیان معناکەی ڕێک و ڕاستە زانیاری لە هەر شوێنێک بێگە لە چین بێ لە هیند بێ لە ئەمریکا بە لە هەر شوێنێک بێ مادام زانیاریە مادام حکمەتە و شتێکی بەسوودە مسلمان پابند کراوە کە بە دوای دابگەڕێ و پەیدایکە و ژیانی خۆی و دەوروبەری خۆی پێ چاکتر کا و زیاتر گەشە پێ بدە فرمايتي كي پیغمبر دينين صلى الله عليه وسلم كذا فرمي الدنيا ملعونة ملعون ما فيها إلا ذكر الله وما والاه وعالما أو متعلما الترمذي بجمار 2322 هناوتي وقال حسن پیغمبر صلى الله عليه وسلم ده فرمي دنيا نفرين ليكراوة وهرشي تيشي دا نفرين ليكراوة جيغل يادي خوا وهرشي بيوندي بيادي خوا وهي وعالما أو متعلما زانايك ياخد فيرخوازيك كسي كده فيري زانياري ببي ئەوی دیکە هەمووی نەفرین لێکراوە مەبەست ئەوەیە کە دنیا ئەگەر بەندایەتی بۆ خوای لێ دەرێنی ئەگەر بە دوای زانستداگەڕانی لێ دەرێنی ئەگەر خەڵک شارەزاکردنی لێ دەرهێنی خەڵک شارەزاکردن لە ئاین و بەرنامەی خوای متعال وەگەر یادی خوای لێ دەرێنی هەر شتێکە پەیوەندی بە یادی خواوە هەیە چی دەمێنێتەوە ئەوە دەمێنێتەوە کە خوا دەفەرمێ ئینەمە الحەیاة الدنیا لەعیب ولەهو ژیانی دنیا یاری و گەم و خافڵانە لا نەمادیەکەی دەمێنێتەوە لا نەمادیەکەی کە لە ڕاستیدا مرۆڤ ئەگەر لە خۆی وریانە بێ و لا نەمادیەی ژیانی دنیا
لەسەر حیسابی قیامەتەکەی دەبێت لەسەر حیسابی ڕوحی دەبێت لەسەر حیسابی ناخی دەبێت و لەسەر حیسابی ئایندەی دەبێت و لەسەر حیسابی ئەو ژیانە نەبڕاوەیە دەبێت کە لە ڕۆژی دواییدا چاوەڕێی دەکا کە لە بەهەشتەکانی خوادا و تووشی دۆزەخ دەبێت کە ئەوێش دیسان ژیانێکی نەبراوەیە. بۆیە دنیا نەفرینی لێکراوە واتە دنیاە کە دوورە لە خوا، دوورە لە یادی خوا و دوورە لە زانستی شەرعی و دوورە لەوە کە مرۆڤ تێیدا بەرەوخوا هەنگاو بنێ جگە لە یادی خوا و ئەوەی پەیوەندی بە یادی خواوە هەیە و زانایەک یاخود کەسێک کە دەوێت فێری زانیاری ببێ. کۆتا فەرموودە لەوبارەوە دەیهێنم پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم لن يشبع مؤمن من خير حتى يكون منتهاه الجنة. الترمذي بجمارة 2686 هێناوێتی وقال حسن. دەفەرمێ بڕوادار هەرگیز لە خێر تێر نابێ. خێر چمە بەس پێ زانیاری بێ، چمە بەس پێ حیکمەت و لێزانی بێ، چمە بەس پێ کاری چاکە بێ، گرنگە و ئیماندار لە خێر تێر نابێ هەتا کۆتاییەکەی دەگاتە بەهەشت. لە بەهەشتدا تووشی هەموو خێرێک دەبێت. خوا بە لوتف و کەڕەمی خۆی ئێمە شوالێ بکە کە هەمیشە عەقڵ و دڵمان کراوە بێ بۆ وەرگرتنی زانیاری بەسوود، بۆ وەرگرتنی حیکمەت، بۆ وەرگرتنی کردداری بەسوود، ئەزمموی بەسوود لە هەر کەسێکەوە بێ بەبێ ئەوەی تەماشا بکەین کێ تەماشای خودی زانستەکەی و حیکمەتەکە و ئەزمونونەکە بکەین. ئەگەر بە کەڵک بوو وەری بگرین و ئەگەر خراپ بوو خۆمانی لێ دوور بگرین. ئەوە هیچی دیکەی لە خەسڵەتەکانی مسلمانی ڕاست و ساغ خوا بە کەڕەمی خۆی عەقڵ و دڵمان کراوەترکە و بوێری و جورئەتمان زیاترکە کە حەق لە هەر کەسێک و لە هەر شوێنێکەوە بێ بەبێ داخراوی بەبێ دۆگمایی وەری بگرین و کاری پێ بکەین و ژیانی خۆمان و دەوروبەرمانی پێ چاکترکەین و دینداری خۆمانی پێ زیاتر گەشە پێ بدەین. بە تەکید بێگومان ژیانی دنیا و دینداری و دنیاداری بەهۆی زانست و شارەزای و حیکمەت و ئەزمموی باشترەوە زیاتر گەشە دەکا و بەرەو پێش دەچێت. لێرجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین و صلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.